بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین بە ناوی مەکتەبی سکرتارەتی یەکێتی مامۆستایانی کوردستان. دیارە لەسەر هەلومەرجی ئێستا و لەسەر چەند بابەتێکی گرنگ مەکتەبی سکرتاریەت لە ڕێگای ڤیدیۆ کۆنفرانسەوە کۆبەوە و سەرنجام دوای گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر موچە لەسەر هێرش و پەلامارەکانی تورکیا، ئێران بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر ناوچە سنووریەکان، لەسەر ئەوەی کە یەکێتی مامۆستایانی خەریک بۆ پرۆسەی هەڵبژاردن بەڕێوە بەڵام دوایە نەکرا، لەسەر ئەم بابەتانە ئەم ڕوونکردنەوە ڕاستپاردانە بۆ ئێوە ئەمڕۆ ڕادەگەیەنین. یەکەمینیان دەربارەی دواکەوتنی موچە و بڕیارەکانی حکومەتی هەرێم. تەبیعی ئێمە لە ڕابردووشدا پێگیر بووینە لەسەر ئەوەی کە پشتگیری چاکسازی ڕاستەقینە دەکەین. پێمان وایە بە چاکسازی ڕاستەقینە ئەم دۆخە داراییە کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان و موچەخۆران بۆتەوە بەشێکی باشی چارەسەر دەبێت. بۆیە جارێک تریش لەم لێرەوە تاکیدی دەکەینەوە کە دەبێت چاکسازی ڕاستەقینە لە هەموو ئەو بوارانە بکرێت کە جێگای پرسیارن. دووەم، بڕیارەکانی حکومەتی هەرێم لەمەڕ تێپەڕاندنی دۆخی نەخوازراوی دارایی و شێوازی دابەشکردنی موچە دەبێت کاتی بێ و تەنها بۆ ئەم مانگە بێت و دادپەروەرانەش بێت بە شێوەیە کەمترین کاریگەری لەسەر موچەی موچەخۆرانی شایستە بە گشتی و مامۆستایان لە هەردوو وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا لێ بکەوێتەوە. سێەم، پێویستە ئەو دواکەوتنە تاقەت پروکێنە کە چەند مانگێکە دووبارە دەبێتەوە بەڕاستی کۆتایی پێ بهێنرێت. هەر 30 ڕۆژدارێک حکومەتی هەرێم موچە دابەش دەکات، هەروەک خۆشیان بەڵێنیان داوە چەندین جار بۆ ئەو بابەتە. لەبەر ئەوەی بەڕاستی دواکەوتنی لێکەوتەی نەرێنی لەلایەن مامۆستایانەوە لێ دەکەوێتەوە. ئەگەر هەتا ئێستاش هیچ کاردانەوەیکی نێرێنی نەبوو بێت بە ڕەچاوکردنی ئەم دۆخە بووە، بەڵام ئێدەوارین چیتر دواکەوتنی موچە درێژە نەچێشێت و بەڵێنەکانی خۆیان حکومەتی هەرێم بەڵێنەکانی جێبەجێ بکات لەوەی هەر 30 ڕۆژدارێک موچە دابەش بکات. دەربارەی هێرش و پەلامارەکانی تورکیا، ئێران کە لە چاردەی مانگەوە دەکرێتە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی پارێزگای دهۆک و هەروەها ناوچەی عاجۆمەران گوندی ئارانە بە تەحدیدی. بەڕاستی ئەمە نیگەرانی چقوڵی لێکەوتوتەوە. یەکێتی مامۆستایان پێی وایە شەڕ هەرگیز چارەسەری بابەتەکان و چارەسەری کێشەکان ناکات. بۆیە داواکارە هەموو لایەنەکان یەکەم ڕێز لە سەروەری خاکی هەرێمی کوردستان بگرن و کێشە و ململانەکانیان لەم هەرێمە بە دوور بخەنەوە، چکە بەڕاستی خەڵکی کوردستان کەمی نەدیوە تاوەکو زۆرتر ئازیێت و ئازار بدرێتن. هەروەها داوا لە حکومەتی هەرێم و حکومەتی مەرکەزی دەکەی کار بکەن بۆ ئەوی کەوا سەروەری خاکی وڵات بپارێزن، چونکە ئەوە ئەرکی وانە، بەرپرسیارەتی وانە، لە هەمان کاتیشدا ئەمنیەت و ئاسایشی هاوڵاتیان و سەرۆت و سامانی گشتی بپارێزن. چونکە بەڕاستی هەمومان دەزانێت لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک گەنج و خەڵکی سڤیل شەهید بوون، زەرەر و زیانێکی زۆر گەورەش بە ماڵ و مولک و سامانی گشتی خەڵک کەوتووە لە کاتێکدا نەشەڕەکە چارەسەرە و نە کۆتاییشی دێت. بۆیە پێگیرین لەسەرەوەی حکومەتی هەرێم، حکومەتی بەغدا هەڵوێستی جددیان هەبی لەو بارەوە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشە بدەن، هەوڵی پاراستنی خەڵک بدەن.